بە دروشمی بەهرەی خوێندکاران لە بوارە جیاوازەکاندا زانکۆی گەشەپێدانی مرۆیی چوارەمین کەرنەڤاڵی خۆی ساز دەکات. بۆ زانیاری زیاتر دەربارەی چالاکیەکانی کەرنەڤاڵەکە دەچینە لای ڕاستی حەمامین، پەیامنێری پەیام. ڕاستی سڵاوی خوا لێبێت وەم کاتت باش، زانیارەکان لای تۆ چین سەبارەت بە کەرنەڤاڵەکە؟ ئاسمانی پەیام دیارە ئەمە چوارەمین کەرنەڤاڵی زانکۆی گەشەپێدانی مرۆییە کە ئەم ساڵ بۆ یەکەمین جار لە مێرگەپان بەڕێوەچێت و ئەمە یەکەم جارە زانکۆکە کەرنەڤاڵەکەی هێنێتە دەرەوەی زانکۆی سلێمە، دەرەوەی زانکۆکەوە دەروی بینێت زانکۆکە کەرنەڤاڵەکەی بەڕێوە بات کە ئەمە چوارەمین ئەم ساڵ بە دروشمی پەرپێدان بە بەهرەی قوتابیان و خوێندکارانیان ئەم فستیڤاڵیان کردەوە. کۆمەڵی چالاکی جۆراوجۆری تایە، هەر لە لێرە پرۆژەی فریاگوزاری سەرەتایی و پرۆژەی تەندروستی تایە، وەروە پرۆژەی ئایتی تایە و کۆمەڵی چالاکی وەرزشی و هونەری و کولتوری لە خۆ گرتووە. هەروەها لێرە بە ئامادەبوونی سەرۆکی زانکۆ بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆری قوتابیان ئەم کەرنەڤاڵە بەڕێوە ئەچێت و هەروەها ئەگەر بێت و کامێرەمانەکەم هاوکارم بێت منەمەوێت چەندیمەرێکتان بۆگاتمەوە. لێرە ژمارەیەکی زۆر قوتابی لە کەرنەڤاڵەکە بەشدارن. ئەمەی لێرە هەیە چالاکی وەرزشیە، لێرە قوتابیان خەریکی چالاکی وەرزشین کە بۆی کاتی بەسەربەن لەبەرەوەی هاوکات لەگەڵ ئەنجامدانی کەرنەڤاڵە تەندروستیەکانەوە عەرزکردنی پرۆژەی زانستیە لەگەڵ ئەوانەشە بڵێن وەکو گەشتێکەوە وەکو بەهارە گەشتێکە بۆ قوتابیان ئەوەی کە ئێستاکە من بەرەوڕووی ڕۆم کە پرۆژەی تەندروستیە فریاگوزاری سەرەتاییە کە لەوێ ئەو کەسانی کە لەوێن بۆیان شەرحەکەن و هاوکاریانەکەن. من ئەمەوێ زانیاری زیاترتان بۆ بخەمە ڕوو و هەروەها من بەڕێز دکتۆر مەریوانیش میوانمە بێت لە چەند خولەکی کەمە و من تا دکتۆر مەریوان ئامادەیە بێ ڕۆمە لایەن قوتابێ بەڕێزانە بۆی بزانم چیان هەیە. سڵاوتان لەبێ من ڕاستەوخۆ لەگەڵتانم ئەگەر پێم بڵێن ئەم پرۆژە ئێوە چییە و ئێوە لێرە چیەکەن بۆ کەسانی کە دێن لات. لە چوارەمین کەرنەڤاڵی زانکۆی گەشەپێدانی مرۆییە ئێمە ئەمڕۆ هەڵساین بە کۆمەڵێک چالاکی کە لێرە ئێمە بڵەت شوگەر واتە فەحسی شەکرە و جۆری خوێن بۆ خوێندکارەکان بە یاخود بۆ هەر کەسێک کە ئێستا بە لێرە بۆ یەکەین. ئێمە کەم ساڵی جامیعەمانە بەڵام ئەو نەفێرکراوین کە بتوانین سوودێ بە کۆمەلگا بگەێنین یا سوودێ بە ڕەفیقەکانمان بگەێنین. ئەم جۆرە چالاکیان تا چەند سوودیە بۆ قوتابیان بۆ پێشکەشتنی یاسی زانستیان؟ بەدڵنیایی و سوودیە هەم بۆ خۆمان هەم بۆ دەوروبەرەکەشمان، چونکە ئێمە لە ئێساوە سەرەتاوین ئەگەر ئەمانە بزانین دڵنیا بە داهاتوە زۆر باشتر دەتوانین خزمەتی وڵاتەکەمان. زۆر سپاس دەکەم، سپاسانەکەم. دکتۆر مەریوان میوانمە من سەرۆکی زانکۆی گەشەپێدان دکتۆر سڵاو لێبێ، سپاس دەکەم بۆم دەرفەتە. ئەگەر پێیان بڵێ ئامانجتان چییە لەم کەرنەڤاڵی ئەمڕۆتان؟ لە ڕاستیە ئەوەی ئەمڕۆ جیا دەکاتەوە لە کەرنەڤاڵەکانی تر کە ئەمە چوارەم کەرنەڤاڵە زانکۆی گەشەپێدانی مرۆیی پێڵدەستێ ئەوەیە کە لەم کەرنەڤاڵەدا توانیمانە لە دەرەوەی زانکۆ لە سەیرانگای چۆک و مێرگەپان خوێندکاران و قوتابیانمان چالاکیە زانستی و ئەکادیمی و ڕۆشنبیری و کولتورەکانی خۆیان لێرە بە ئەنجام گەێن، هەم بتوانین لەم دیمەنە جوانەی کوردستان شێواز و کەشێکی خۆشی ئەکادیمی دروستکەین و هەم چالاکی خوێندکارانیشمان بەڕاستی بێتە دەرەوەی زانکۆ بۆ زیاتر ناساندنی زانکۆ و هەروەگەرێدانی زانکۆ بە کۆمەڵگاوە. دکتۆر مەریوان لەم چەند ساڵی دواییە بەتایبەت لە زانکۆ تایبەتەکان ئەنجامدانی کەرنەڤاڵ و فستیڤاڵ و پێشبڕکێی زانستی زۆر بووە، بەڵام ببینی بەهۆی ئەوەی کە هەماهەنگیان نییە بەیەکەوە زۆر بەرهەمیان نییە. ئێوە چیتان کردو بۆی هەماهەنگیتان هەبێ و ئەم پرۆژانە سوودی هەبێت بۆ قوتابیانەوە دوایەکە بەرهەمی هەبێت بۆی کە بکرێتە پرۆژە و بەرهەمیان بکرێت؟ ئێمە ئەگەر ساڵانی پێشوەگەین بە هاوکاری لەگەڵ چەند زانکۆیەک بۆ نمونە حتا زانکۆ حکوومیەکە وەکو پۆلیتەکنیک و هەندێک زانکۆی تر توانیومانە چالاکی جۆراوجۆی زانستی بەنجام بگەێنین لە بواری کۆنفرانس، لە بواری پێشانگاکان و هەروەها لە بواری چالاکیەکانی ئایتی و کۆمپیوتەر و ئەوانە. لە ڕاستیە زانکۆ هەماهەنگی کردووە لەگەڵ زانکۆکانە، تەنها لەگەڵ زانکۆی سلێمانیش هەماهەنگیمانێ بۆ بوارانە، بۆیە ئەتوانین بڵین دابڕان نێ لە نێوانمانە، بەڵام بۆ خۆی زانکۆش ساڵانە ئەتوانین چالاکی بەنجام بگەێن و هەروەها زانکۆ تایبەتەکانی تریش ئەو کارە بەنجام بگەێنن. بەس ئەوەی ئەمڕۆ جیاکاتەوە لە کاتەکانی تری زانکۆمان ئەوەیە کە لە دەرەوەی زانکۆ توانیومانە ئەم کارە بەنجام بگەێنن، تواناکانی خوێندکارانمان بتوانین لە دەرەوەی زانکۆ پێشکەشکەین. دکتۆر مەریوان لێرە ژمارەیەکی زۆر پرۆژە نمایش کراون، بەتابەتەوە پرۆژانی کە لە بواری ئایتیا پێشکەش کراون چییە بڵێن ئایا کە لیژنە هەڵسەنگانیان بۆکە ئەنجامەکەی چیە بێت؟
لە ڕاستە لەلایەکەوە هەموو زانکۆ پاداشتیانەکەین بۆ ئەوی بتوانین هانیان بین لەلایەکشتر ئەو پرۆژانە پێشکەشەکرێ بە زانکۆ لە ڕێخۆی و ئەتوانین ئەم پرۆژانە بنێرێتە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و هەروە لایەنی پەیوەندداری تر بۆی بتوانرێ سوود لەم داهێنانی خوێندکارم بگیرێ و ساڵانە توانیمان ئەم کارە بە ئەنجام بگەین ئەم ساڵیشی وادارین بتوانین بەو شێوازە کاری لەسەر بکەین. سوپاس بۆ دکتۆر مەریوان کاک سالار ئەمە زانیاریەکەی لامن لەگەڕێمەوە لای بەڕێستان. بەڵێ زۆر سپاس بۆ پاملێرمان ڕاستی حەمامین لە سەیرانگای مێرگەپانەوە لەگەڵمان بوون سپاس بۆ زانیارەکانت.